خەبەت و تێکۆشانی گەلی کورد بۆ بەدەستهێنانی ئازادی بوو بۆ ئەو بوو لە ژێردەستەیی بێنە دەر و ڕزگاریان بێت. بەڵام دوای 29 ساڵ لە حکومڕانی هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان ناتوانن ئازادانە کاری خۆیان بکەن. کاری ڕۆژنامەنووسی لە سۆران بۆ ئەو ڕۆژنامەنووسانەی سەربەدەسەڵات نین سنووردار کراوە و دەستیان بە زانیاریەکان ناگات و بەرپرسان جیاوازیان پێدەکەن. لە هەمان کاتیش بازگەکانی ناوچەکە ڕێگریان لێ دەکەن بۆ کاری ڕۆژنامەوانی بچنە ناوچە سنووریەکان. هەڵبەتە لەو دەڤەرەی ئێمە ئەوەی ئێمە وەکو ڕۆژنامەنووسان و یاخود میدیاکاران کە مەیدانیە لە نێو کارداینە زۆر ئەومان بەدیکرد یاخود زۆرمان بەسەهاتوە کە ڕێگری لە بازگەکان لەلایەن دەستگا ئەمنیەکان یاخود تەنانەت لەلایەن بەرپرسانی دەستگا ئیداریە حکومیەکان ئەوانەی کە دەستگای مەدەنیشن ڕێگریمان لێکراوە یاخود نەیان هێڵاوە ئێمە کاری میدیای خۆمان لەنێو ئەو دەستگا ئیداریان ئەنجام دەین کە مافی گشتی و وەکوڵێ مڵکی گشتی هەموو خەڵکە جگە لەوەی کە جیاوازی دەکرێت لە نێوان دەستگاکانی ڕاگەاندن بە تایبەتی لە کاتی لێدواندان لە ڕووداوێک یاخود لە هەر بابەتێکی تر کە ئێمە وەکو میدیاکار ڕۆژنامەنووس دەمانەوەی کار بکەین. بۆ نمونە ئێمە بە بەرچاوی خۆمان بە کامێرە بینیومانە یاخود لە کامێرە بە تۆمارکراویش لامان هەیە کە بەرپرسێک ئێمە لە کاتی ڕووداوێک تەکلیفمان لێکردو بۆی لێدوانمان بۆ بدا لەسەر ئەو ڕووداوە کە ڕوویداوە ئامادە نەبووە لێدواندا کەچی تەنها یەک خولەک دوای ئەو تەکلیفە ئێمە لێدوانی بۆ دەستگاکانی سەربەدەسەڵات یاخود ئەو کەناڵانەداوە کە لە خۆیەوە نزیکە. بەداخەوە لە سنووری قەزای سۆران ئازادیەکان یاخود زانیاری پێنەدانی زانیاری لەلایەن بەرپرسان و تەنانەت کەسانی دەسڕۆیشتی ئەم ناوچێش وا بەرتەس کراوەتەوە وایە کە نەک زانیاریمان پێنادەن تەنانەت ڕێگریشمان لێ دەکەن لەم قەزایە. بەڕاستی کاری ڕۆژنامەوانی لە سنووری قەزای سۆران کارێکی زۆر سەختە چونکە زۆر جار لە کاتی ڕووماڵکردنی یاخود گواستنەوەی زانیاریەکان بۆ بینەرەکانت تووشی کێشە دەبێت ڕێگریت لێ دەکرێن زۆر جار دەستگیر دەکرێت. ئەگەرچی بە یاسا کاری ڕۆژنامەنووسی ڕێکخراوە و ڕۆژنامەنووس مافی بەدەستهێنانی زانیاری هەیە و بەپێی یاسا کەس مافی ئەوەی نییە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بکات. بەڵام جێبەجێنەکردنی یاساکان و پێشێلکردنیان لەلایەن حیزبی دەسەڵاتەوە وای کردووە کاری ڕۆژنامەنووسی لە سۆران ئەستەم بێت بەپێی ئامارەکانی سەندیکاژ بێت ڕۆژ دوای ڕۆژ پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی دەرەوەی دەسەڵات ڕوو لە زیاد بوونە. بەراورد بە ساڵانی ڕابردوو یاخود بەراورد بە چەند ساڵێک پێشێستا ئەتوانین بڵین کە لەم دەڤەرە پێشێلکاری زیاتر بووە بە تایبەتی لە بازگەکان لە شوێنە سنووریەکان لە ناوچە سنووریەکان زۆر جار کێشە بربەست ئاریشە بۆ ڕۆژنامەنووسان دروست دەبێت و بەداخەوە دێڵێن بەوەی کەوا هەندێک لە دام و دەستگاکان یاخود هەندێک لە کەسایەتیەکانی ئەم دەڤەرە کە باڵادەستن لەم ناوچەیە تێگەیشتنیان بۆ کاری ڕۆژنامەنووسی نیە تێگەیشتنیان وەکو پێویست نییە بۆ ئیشی ڕۆژنامەنووسی. بەرپرسان و حیزبە دەستڕۆیشتوەکانی هەرێم لەسەر جیرفان و نان و ئابی هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت خۆیان گەیاندە دەسەڵات و هاوڵاتیان لە پێناو نان و ئازادی هەموو قوربانیەکیاندا. بەڵام سەرانی شۆڕەش بەرامبەر بە هاوڵاتیان بێ ئەمەک و بێوەفا بوون و لە ئێستا نەنانیان هێشتووە نە ئازادی بە دوو مانگنی و موچە بەو خەڵکە دەدەن کە خۆیان کردە قوربانی ئەوان. ڕۆژنامەنووسانیش لەسەر ڕەخنەگرتن و کاری ڕۆژنامەنووسی پێشێلکاریان بەرامبەر دەکرێت و ئازادیان پێشێل دەکرێ و زۆر جار دەکوژرێن یاخود دەخرێنە زیندانەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.